قەزای کفری ئەو شارێک کە بە شاری وەزیران ناسراوە، مەڵبەندێکی مێژووی و شارێکی پڕ لە شوێنەواری کۆن لە هەمان کاتدا پشتگوێخراو لەلایەن حکوومەتەوە. ئاسەوارە مێژوویەکانی کفری بە جۆرێک کۆن بوون و ڕووخاون کە مەترسی لە ناوچوون لەسەر زۆرێکیان هەیە. هاوڵاتیان و چالاکانی مەدەنیش لە شارەکە داوای نۆژەنکردنەوە و تازەکردنەوەی ئەو ئاسەوارانە دەکەن کە شارەکانی پێناسراوە. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم قسەیەکی کوردی هەیە ئەڵێ کابرا پڕماڵیان لە ڕازیانە بوو بە نەخۆشی دڵمرد. و بۆ خۆتانە بینن ئێرە کۆشکی مەجید پاشای بابانە. دیارە ئەمە بۆ خۆی ئەگەر بێت و نۆژەن بکرێتەوە خەڵکێکی زۆر ئەتوانم بڵێم لە هەموو ناوچەکانەوە سەردانی ئەم شارەکەن بۆ بە شێوەی گەشت و گوزارەوانە سوودی لێ ئەبینرێ. بەداخەوە لایەنی پەیوەندیدار ئەتوانین بڵێن ئیداری گەرمیان تا ئێستاکە بە شێوەیەکی جددییان وەکو پێویست ئاوڕی لەم شارە نەداتەوە. من پێم وایە ئەم حکوومەتانە کاتین و بەسەر ئەچن شوێنەوار حکوومەتێک کە بنەمای هەبێ نیازی مانەوەی هەبێت دەستی بۆ ئەبا بۆی ئەم حکوومەتانە من پێم وایە ئەڕۆن بۆیە گرنگی بە شوێنەوار نادەن. ئەگەر شوێنەوار گرنگی خۆی بدەینێ ڕەنگە لە کەرتی نەوت گرنگتر بێت و ڕووخاندنی شوێنەوارەکان لە کفریە بە نسبەت خۆمەوە من وەکو جینۆسایدێک لە جینۆساید خراپتریش ئەیبینم، چونکە جینۆساید و ئەنفال بەدەستی دوژمنان کرا و شانازیە، بەڵام ئەمە بەدەستی حکوومەتی کوردی ئەکرێ بە بەرچاوی حکوومەتی کوردیەوە ساڵ بە ساڵ دانە بە دانەی ئەڕوخەیە و گرنگی پێنادەن. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی بڵێن جینۆسایدی شوێنەوارەکانمان بەدەستی حکوومەتی کوردی. بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری کفری هۆکاری نۆژەنەکردنەوەی ئەو شوێنەوارانە بۆ خەرجنەکردنی بودجە دەگەڕێنێتەوە. دەشڵێت بە نۆژەنکردنەوەیان هەلی کار و گەشتیان لە شارەکەدا زیاد دەکات. ئێمە بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبایەتی شوێنوار و کەلەپوری گەرمیان ساڵانە دەرخسە بۆ هەموو شوێنەوارەکان و شوێنە کەلەپوریەکانەکەین و لە ڕێگەی مراجع خۆمان و لە ڕووی سەروی خۆمان و بەڕێوەبایەتی گشتی شوێنەوار و وەزارەتی شارەوەی دواتر وەزارەتی دارایی ئێمە هەموو ڕێکارە یاساییەکان خۆمان ئەوەی ئەرکە لەسەر خۆمان کردمانە هەموو شوێنەوارەکان هەموو شوێنە کە پێویستی نۆژەنکردنەوە و کاری پاراستنە کردمانە تەنانەت ئەو مەرحەلەمانیش بڕێ کە مەرحەلە سەرەتاییەکان لە مەرحەلەی کۆتایی لە لای وەزارەتی دارایی ماوەت و هەموو نووسراوەماکانمان مەوجودە و لای وەزارەتی دارایی و چاوەڕێی خەرجکردنی بودجە ئەکەین و پارەمان بۆ خەرجکەن و بودجەمان بۆ خەرجکەن ئێمەش دەستکەین بە نۆژەنکردن. لە ڕووی بیناسازیەوە ئەو شوێنەوارانە بە چەندین شێوە دروست کراون و چەندان نەخش و نیگاری سەردەمەکانی پێشووی تێدایە. شوێنەوارناسێکیش باس لە ڕووە بیناسازیەکەی و گرنگی ئەو شوێنانە دەکات. یەکێکە لە باشترین ئەو شارە کۆنانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و نمونەیەکی زۆرمان بۆ ماوەتەوە لە ڕووی بیناسازیەوە و هەرچەنە ئەگەر بەراورد بە ساڵانی 2 دەی پێشوو بەشێکی زۆر لەم بینانە ڕووخاون نەماون چونکە بەشێکی زۆری مڵکی خەڵک بووە، بەڵام ئەکرێ ئێستاش فریای بکەوین بەشێکی زۆر لەم بیناسازیانە تەملیک بکەین نۆژەنی بکەینەوە. گرنگی تایبەتی خۆی بێت کە خەڵک ئەتوانێت لە ناوچە دوورەکانەوە چ لە عێراق چ لە دەرەوەی هەرێم چ لە دەرەوەی کوردستان سەردانی ئەم شارە بکەوەکو شارێکی گەشتیاری و شوێنەوار. لە قەزای کفری چەندان شوێنەوار و ئاسەواری مێژووی هەیە کە لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراون و ئاوڕیان لێ نادێتەوە. گرنگترینە و شوێنانە قەیسەری کفری و قەرەئۆغڵان و حەمامی کۆنی کفری و کۆشکی مەجید پاشای بابان و ماڵی چەندان وەزیر و کاربەردەستانی سەدەکانی پێشوو کە دەتوانرێ وەکو ناوچەیەکی گەشتیاری سوودی لێ ببینرێت. بەڵام حکوومەت و کابینەیەک لە دوای یەکەکانی تاوەکو ئێستا نەیانتوانیوە ئەو شوێنەوارانە و مێژووی شارەکە بپارێزن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.